خۆشەویستانی کورسا دیۆسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. پرسیاری زۆر دەکرێت لەبارەوەی کە بۆچی تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێک ناتوە یەکێتی دەستکەوتەکانی چین و چۆن دەچێتە ناو بانگەشەی هەڵبژاردنەوە ئەو بەڵێنانەی لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بە خەڵکیاندا تا چەند جێبەجێ کراوە. منیش بانگێشتی لوقمان وەردی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانم کردووە کە ڕاست و ڕەوان وەڵامی هەموو ئەوانە داتەوە وە شرۆڤەیەکەکەینە سەر دۆخی ئەمڕۆ و تەکبیری حاڵی کوردان. کاک لوقمان لە هەولێرەوە لەگەڵمانە بێ، سڵاو لێبێ، ئەم کاتت باش بەڕێز وەردی. دیارە دەنگم ناگاتە کاک لوقمان با باشتر هاوارکەین باش شەوانیە کاک ڕێبین. ئەلبەتە لە ئێستادا دوای ئەوەی نزیکە بینەوە لە ساڵێکی تەواوەتی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کراوە، بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل نەبووە، ئەم پێک نهاتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ ئێمە لەسەر دیدگای بەڕێوەبردننی حکوومەت کە بەشێکی هەرە سەرچێتی ڕێکەوتوین، بەشەکەی تریشی پۆستە، بەڵام پۆستیش گرینگە. جابا من ئەو پرسیارانە لە بەڕێز وەردی بکەم. بەڕێز لوقمان وەردی ئەم کاتت باش، سپاس بۆ ئەو دەرفەتە. من ئەمەوێ پرسیارە بکەم کە هەڵسەنگاندنت بۆ دۆخی ئێستا کە تقریبەن بڕیاردان لەوەی کە هەڵبژاردن یان بانگەشەی هەڵبژاردن پێشکەوێ شۆکێکی بۆ هەموو لایەنەکان دروست کردووە، بۆ هەتە تەنانەت بۆ چاپخانەکانیش. یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەکاریەکانی تەواو مەزبوطە ڕێکخراوە؟ بەڵێ، بەناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو لە بینەرانی خۆشەوی، سڵاو لە ئێوەی بەڕێز. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی سیاسی کە هێزێکی سیاسی کاریگەر لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان و عێراقیش دەمێکە دەستی بە ئامادەکاریەکانی خۆی کردووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بۆیە بە چەند ڕۆژێک هاتنە پێشی بانگەشەی هەڵبژاردن پێم وایە هیچی لە دۆخی ئامادەکاریەکانی ئێمە نەگۆڕیوە و مودەیەکی زۆریش لەبەردەستە بۆ بابەتی بانگەشەی هەڵبژاردن. یەکێتی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وەکو چۆن لە ڕابردوودا کۆمەڵانی خەڵکی کوردستان شاهیدی ئەومان بۆ ئەدەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشە داراییەکانی هەرێمی کوردستان و بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکانیش ڕایگەیاندووە کە قوڵای استراتیجی هەرێمی کوردستان بەغدایە. باوەڕی نەگۆڕمان هەبووە کە ئێمە ئەبێ لە چوارچێوەی دەستوری عێراق، ئەو دەستورەی کە شەڕێکی قورسمان لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە کرد بۆ نووسینەوەی دەستوری عێراق و جێگیرکردنی مافەکانی گەلەکەمان لە چوارچێوەی دەستوری عێراق، ئێمە هەمیشە باوەڕی نەگۆڕمان وا بووە بۆ کێشە داراییەکان، بۆ کێشە سیاسیەکان. قوڵای استراتیجی هەرێمی کوردستان بەغدایە، کێشەکانمان لە بەغدا چارەسەرکردن لە هیچ شوێنێشتر نییە. بۆی ئەمە دید و تێڕوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پێشم وایە ئەمە 2000 ئەچێتە خانەی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و ئەمە زیاتر خواستی زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستانیش بووە. باش کاکمانەمێ بێمەوە سەر دۆخی هەرێمی کوردستان، بەس ئەو تەنسیقاتی گوڵانەی پشتت سەرنجی منیان ڕاکێشە، گوڵی سروشتین لە باڵەکایەتیەوە هێناوتنیان هەر ینی ناتەبێت. وەڵا ئەوە هەولێری پایتەختە، هەولێری پایتەختیش خۆ دەزانی هەولێر شارێکی دێرین و شارێکی جوانە ئیتر. بەس گوڵەکان جوان بوو، سەرنجی منیان ڕاکێشا، تەنسیقاتەکەش جوان بوو، چاو جوان هەر لە تەنسیقاتە جوانەکانی جەنابەت دەچێت. جا بابینە سەر ئەوە کاک لوقمان، هەندێک پرسیار هەیە لای لانگر و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی ساڵی ڕابردووەم کاتانە بەڵێنی وادراوە، بەڵێنی جۆرا و جۆر دراوە بە خەڵک، بە تایبەت لەسەر تەشکیلکردن پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان. یەکێتی سازشی لەشی سەر هیچێک لەو بەڵێنانە کردووە؟ بەڵێ، بێگومان ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ساڵی ڕابردوو ئێمە بە بەرنمەیەک کە زۆرینەی خواست و داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانی تێدا جێگیر کرابوو هاتینە هەڵمەتی هەڵبژاردن. کۆی خواست و داواکاریەکانی ئێمە و بەڵێنەکانی ئێمە لە هەڵبژاردننی ڕابردوو لە دووتوێی دیدگای هاوبەش بەشێکیان جێکراونەتەوە. بەشی دووەمیان ئەو بەڵێنانەی کە ئێمە بوون کە بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکوومڕانی لە هەرێمی کوردستان و بۆ شەراکەتێکی ڕاستەقینە
و بۆ حکوومەتی هاوڵاتی و بۆ حکوومەتێکی سەرتاسەری بۆ هاوسەنجی لە شەراکەتدا و عەدالەت لە جێبەجێ لە دابەشکردنی داهات بە سەر شار و شارۆچکەکاندا ئەمانە لە دووتوێی دیدگای هاوبەش کە ئێمە لە ئەنجامی گفتوگۆکانمان جێمان کردوێتەوە. بەڵام ڕوونە دیدگای هاوبەش لە کاتێکدا ئەتوانێت جێبەجێ ببێ بێگومان دەبێ هاوسەنجی لە شەراکەتی حکومڕانی هەبێ. بۆیە کە هاتینە سەر بابەتی پۆستەکان ئێستا ئێمە لە گفتوگۆ داینە لەگەڵ پارتی بۆ پێکێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە گفتوگۆی بابەتی پۆستەکان داینە. لە ڕاستیدا نەگەیشتوینە بەڕێکەوتن، بەڵام گفتوگۆکان بەردەوامن. ئێمە پێمان وایە ئەبێ ئێمە بەشدار نەبین لە حکوومەت، بەڵکو ئەبێ شەریک بین و لە کۆی جومگە هەستیاریەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە بابەتی داهات لە هەرچوێ بێت، سەرچاوەکەی هەرچی یەک بێت، ئەبێ لە یەک خەزێنە کۆ بکرێتەوە و بە یەکسانی دابش بکرێ بەسەر شار و شارۆچکەکان. و 13 ساڵە پرۆژە یاسای بودجە نەهاتۆتە پەرلەمانی کوردستان و پرۆژە یاسای بودجەی نەبووە هەرێمی کوردستان کە پرۆژە یاسای بودجەت نەبوو، ئیجتیهاداتی شخصی دروستەبی و وەلای شخصی دروستەبی و بێگومان بەشێک لە شار و شارۆچکەکان بێبەشە بن، هەروەکو ئێستا ئەیبینین کە بەشێک لە شار و شارۆچکەکان بەداخەوە لە پرۆژەی خزمەتگوزاری لە گەیاندنی پرۆژە بە بیانووی نەبوونی داهاتی ناوخۆیان بێبەش بووینە. گچکەترین شت ئەگەر سەیری بکەی لەو چەند ڕۆژێ ڕابردوودا فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتێکی بڵاو کردەوە. لە راپۆرتەکەی خۆی داگە سەیریکەی بەڕوونی ناعەدالەتی و ناهاوسەنجیەکی یەجگار زۆر بەدی ئەکرێت سەبارەت بە پرۆژەی خزمەتگوزاری بە دیاریکراوی لە بواری ڕێگاوبان و پرۆژەکانی شارەوانی کە ئەمە نابێ. ئێمە پێمان وایە هەروەک چۆن ئێمە دڵمان خۆشە کە بە پرۆژەیەک لە سۆرانی شاری سۆرانی خۆشەویست دەکرێت لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئەکرێت بە هەمان مەسافە ئەبێ ئێمە دڵمان خۆش بێت بە دهۆچیش بە گەرمیانیش بە ڕاپەڕینیش بە شاری سلێمانی هەڵمەت و قوربانیش. بۆی ئەبێ عەدالەت لە دابەشکردنی داهات هەست بە خوب نێکەکەن کە نەعەدالەتیەک هەبێ لەوەیە کە جومگە هەستیارەکان بەدەست پارتی دموکراتی کوردستانەوە هەیە و بەوە ئەزیەتدانەدا بەوە ناوچەکان ئەزیەتەدا و فەرق و جیاوازی کراوە لە ڕابردوودا. دەنی هەستان بەوە کردشەکە لە هەست بێکردن دەرچووە ئیشەکە لە هەست پێکردن و درک پێکردن نییە. ناعەدالەتیەکی یەجگار زۆر هەیە لە پرۆژەی خزمەتگوزاری لە نێوان شار و شارۆچکەکاندا و بە دیاریکراوی سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و گەرمیان ئەمانە بێبەش کراون لە پرۆژەی خزمەتگوزاری. تەنانەت شاری کۆیە کە سەر بە پارێزگای هەولێرە بە هەمان شێوە. بۆی ئێمە پێمان وایە بەرپرسیارەتێکی مێژووی لە ئەستۆی هەردووکماندا هەیە وەکو دوو هێزی نیشتیمانی کە ئەچینە گفتوگۆ بۆ پێکێنانی کابینەی تازەی حکوومەت. ئێمە گفتوگۆیەکی ڕاشکاوانە ئەکەین بە شێوازێک ئێمە ئەمانەوێت شەراکەت بکەین، شەراکەت و هاوبەشی ڕنگ بداتەوە لە کۆی جومگە هەستیارەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. بۆی هەردووکمان هەردوو لامان لە هەلومەرجی ئێستادا کە ناوچەکە بە گۆڕانکاریدا ڕوا پێشهاتی تازە هەیە، گرفتی دارایی لە هەرێم هەیە، گرفتی سیاسی هەیە. هەردووکمان ئۆباڵی مەسئولیەتی ئەم وڵاتە هەڵبگرین و هەردووکمان هەموو جوهدێک بکەین کاتێککە ئێمە شەراکەتێکی ڕاستەقینە لە جومگە هەستیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین و بێگومان ئەم ئەتوانین دەرچەیەک بۆ چارەسەرکردنی کێشە و گرفت و داو داخوازیەکانی خەڵکی کوردستانیش دەستە بەر بکەین. بۆیە لەسەر ئەم بنەمایە ئێمە وەفدی دانوستانکاری ئێمە پرۆژێکی پێشکەش کرد لە دیدگای هاوبەش جێی بەشی زۆری پرۆژەکە کرا و اتفاق کرا. بەڵام کاتینە سەر پۆست بێگومان لە پۆستەکان دید و تێڕوانینی جیاواز قسەیەک هەبوو کاک لوقمان کە لە دوا کۆبوونەوەی لووتکەدا ڕێکەوتن هەکرا بێت بۆ لەسەر پۆستەکان. هیچ ڕێکەوتنێک کراوە؟ لە ڕاستیدا من ئەمەوێت تۆزێک بەڕاشکاوی قسە بکەم لەسەر بەڵێ پێخۆشە. کۆبوونەوەی لووتکە کرا ئێمە نەک هەر ئێمە بەڵکو تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان دڵیان بە کۆبوونەوەی لووتکە خۆش بوو بۆی کە پێیان وابوو لەم کۆبوونەیە لە ژوور نایەنە دەرێت تا قەراری نیهایی ئەدەن و بە دیاریکراوی چونکە بەشێک لە گرفتەکان لە لای پارتی دیموکراتی کوردستان دروستکراون بۆ کابینەی تازە کە باڵێن بەشێک لە پۆستەکان وەکو ئیستحقاقی خۆی ئەبینێ. پێمان وابوو بوونی کاک مەسعود لە وەفدی باڵای گفتوگۆ و دووجار لە دانیشتن لەسەر بابەتی پێکەنانی حکوومەت پێمان وابوو ئەم بابەتە بە کۆبوونەوەیەک کۆتایی دێ کەچی بە دوو کۆبوونەوەش کۆتایی نات و ئەم ڕۆژ بە شێوازێکی غێر مباشر دیسان وەفدەکە هەندێک گفتوگویان لەسەر ئەم بابەتە کردووە. بۆیە ئێمە پێمان وابووە کە ئەم بابەتە کە لە ئاستی باڵادا ئەنیشین ئەمە ئەنگاوێکی دڵخۆشکەرە کە بە ڕوون و ڕاشکاو گفتوگۆ ئەکرێت لەسەر داوا و داخوازیەکانی ئێمە
لە کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە بەڵێنمان بە خەڵک داوە بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی، بۆ شەراکەتێکی ڕاستەقینە، بۆ دادپەروەری لە پرۆژەی خزمەتگوزاری و داهات، بۆ چارەسەرکردنەوەی کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا، بۆ دەستەبەرکردنی سەرەتایەکی خۆشگوزەرانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. بۆیە ئێمە مکوڕین لەسەر ئەم داوە داخوازیانەوە ئەمانە بردوتە سەر مێزی گفتوگۆ و پێشمان وایە ئەم بابەتانێک کە ئێمە خستوتمان ڕۆ هیچ بابەتێکی حیزبی نیە، ئەمە هەمویان ئەڕژێتە خانەی بەرژەوەندەکانی کۆمەڵانی خەڵک. شەڕ نییە لەسەر پۆست کاک لوقمان، شەڕ نییە لەسەر پۆست، یعنی ئێوە شەڕی پۆستێک بکەن، شەڕی ئەوە بکەن کە پۆستێک بەدەست بێنن زیاتر، یان پۆستەکەتان بۆ بە قوتکردنی سەنگەری مقاومەی شەراکەتە. ئێمە لەسەر پۆست بابەتەکە شەڕ ناکەین، بەڵام لە ڕاستیدا ئێمە دیدگای هەوبەش لەسەر ڕێککەوتین. بەڵام چێ دیدگای هەوبەش جێبەجێ ئەکا؟ پۆست. چۆن تۆ ئەتوانی نوێنەرایەتێکی ڕاستەقینەت لە حکوومەتێ بێ و شەراکەتێکی ڕاستەقینەتە بێ، پۆست تەحکومەکە. بۆیە بەڵێ پۆست گرینگە، ئێمە ئەگەر شەڕی پۆست و بەدەستێنانی پۆستیش بکەین هیچ عیبەیەکی تێدا نییە، چونکە ئەو بەرنامەی کە ئێمە خستوتمانە ڕوو ئەم بەرنامەیە بە پۆست جێبەجێ بێ. لە ئێستادا زۆرینەی جومگە هەستیارەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا خۆتان نەزانن بە حکمی ئەو زۆرینە پەرلەمانی کە لە خولی ڕابردووە بوو، زۆرینەی جومگە هەستیارەکانی حکومڕانی لەدەست پارتی دیموکراتی کوردستاندان. بۆیە لەم هەڵبژارنە کە جۆرێک نەخشەی سیاسی هەرێمی کوردستان گۆڕاوە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەت پێک نایەت، ئێمە ئەمانەوێت شەراکەتێکی ڕاستەقینە بکەین لە پێناوی ئەوەی کە بتوانین ئەو بەرنامەی کە ئێمە هەیە و ئەڕژێتە خانەی خزمەتی هاوڵاتیان وەکو خۆی جێبەجێ بکەین. بەڵێ بۆیە پۆست بەلای ئێمەوە گرینگە لە پێناوی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە پێناوی جێبەجێکردنی ئەو بەرنامەی یعنی ئەو کەواتە بگەڕێمەوە سەرەوە پرسیارە ئێوە هیچ سازشێکتان لەسەرەوە نەکردووە کە بەڵێنتان بە خەڵک داوە، بەڵام بەدەستانەوە نەهاتووە وەک پێویست. ئێمە بە هیچ شێوەیەک لەو بەڵێنانێک کە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەندامان و لایەنگران و دۆستانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان داوە لە بانگەشەی هەڵبژاردن کردمانە بنەما بۆ گفتوگۆکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و بەشی زۆرمان لە دیدگای هاوبەش بۆ حکومڕانی کابینەی ئایندە جێ کردوتەوە. بەڵام ئەم بەرنامەیە تاکید دەکەم چۆن جێبەجێ بێ، پۆست جێبەجێ ئەکرێ کە هاتین جێبەجێ ئەکا کە هاتینە سەر بابەتی پۆست ئێستا نایشارینەوە خلاف لە نێوان ئێمە و پارتیداهەیە لەسەر بابەتی پۆست، بەڵام گفتوگۆکان بەردەوامن و ئێمە گەشتبینی لەبەرەوەی نیەتی ئێمە نیەتی ڕێکەوتنە، بەڵام ڕێکەوتنێک بە شێوازێک کە هاوسەنجی بپارێزێ لە شەراکەت لە حکومڕانی هەرێمی کوردستان و کۆتایی بەو نەهامەتیانە بێنێ و حکوومەتی هاوڵاتی بێ. هاوڵاتیە کارکە ئەگەر ئینتیمای سیاسی بۆ پارتی و بۆ یەکێتیش نەبێت، دوزار هاوڵاتی هەرێمی کوردستانە ئەبێ ئەم هاوڵاتیە خزمەت بکرێ. بەداخەوە ئێستا لە زۆرێک لە شار و شارۆچکەکان هاوڵاتیەک بە دیاریکراوی لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک، هاوڵاتیەک ئەگەر ئینتیمای سیاسی بۆ حیزبی دەسەڵات نەبێ لێرە فرسەتی ئەوەی دەستناکەوێ ببێتە کرێکارێکی کۆمپانیایەکی پاککەرەوە. بێگومان ڕەنگە ئەم پرسیارە لە ئێمە بکرێ بڵێن جا ئێوەش لە سنووری ئەو لە هەمان شتانیە ئەڵێن نەخێر، چونکە ئێمە زۆرینەی لەوێ حکوومەتی خۆجێی حکوومەتێکی هاوبەشە، بەشی سەداچیلی پۆستەکانی سنووری پارێزگای سلێمانی بۆ گۆڕانە، بۆ کۆمەڵی ئیسلامیە، کۆمەڵی دادگەریە، بۆ یەکگرتووی ئیسلامیە، تەنانەت بۆ خەڵکی بێلایەنە هەیەە لە خۆتان نەزان پارێزگاری سلێمانی لە بزوتنەوەی گۆڕانە، قایمەقامی قەڵاتزێ لە بزوتنەوەی گۆڕانە، قایمقامی پێنجوێن لە بزوتنەوەی گۆڕانە، دەیان پۆستی ترکە کە من نامەوێت یەکێک بیان ژمێرم، بەڵام مەبەستمێ لە شوێنە استراتیجیەکانە کە شوێنی ئاڵوگۆڕی بازرگانیشە لە بزوتنەوەی گۆڕانەوە کۆمەڵی دادگەری پۆستی هەیە و یەکگرتووی ئیسلامی پۆستیان هەیە تا پۆستی قایمقام و مدیری ناحیە و بەسەرەوەتریش ئەم مۆدێلە لە حکوومەتی خۆجێی سلێمانی نیە. ئێمە ئەمانەوێ ئەگەر بمانەوێ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین، ئەگەر بمانەوێ قوارەی سیاسی هەرێمی کوردستان بپارێزین، ئەگەر بمانەوێ ئینتیبای کۆمەڵانی خەڵکی کوردستان بەهێزتر بکەین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، من پێم وایە بەوە ئەکرێ ئەبێ حکوومەت لە خواری خوارەوە شەراکەتێکی حەقیقی پەیڕەوکەین بۆی هاوڵاتیەکە ئینتیمای سیاسی بۆ هێزێکی دیاریکراو نەبێت دوزار هاوڵاتی ئەم هەرێمی ئەبێ خزمەت بکرێ. بۆ ئیگە گەنجێک خەریجی زانکۆیە پەیمانگای تەواو کردووە کاری دەست ناکەوێ، ئەگەر فرسەتی کار لە کۆمپانیایەک لە دام و دەستگاکانی حکوومەت هەبێت مامۆستایەکی وانە بێژ فەرمانبەرێکی خۆبەخش لە کەرتی تەندروستی فرسەتی یەکسان بۆ هەموو هاوڵاتیان بەبێ لە بەرچاوکردنی ئینتیمای سیاسی دەستەبەر بکەین.
ئەمە دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ حکوومەتی داهاتوو پێمان وایە ئێمە لە بە حیزبیکردنی دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ڕابردوودا حکوومەت هەرێمی کوردستان و گەلەکەمانیش زەرەری کردووە بۆیە ئەبێت دەرس لە پند لە ڕابردوو وەربگرین لەسەر ئەم بنەمایە ئێمە هاتوین بەرنامەیەکمان پێشکەش کردووە خۆشبەختانە لە دیدگای هاوبەش زۆرینەی جێی کراوەتەوە بەڵام بێگومان جارش تاکی دەکەمەوە پۆست لە پۆستەکان ئێستا ئێمە باسەکرێت کە ئەڵێن بەسەڵێمە ناومێدین پێمان وایە چارەسەر بێ قەت پێم ناخۆش نییە پێم خۆش نییە و قسەیە بکەم بەڵام باس لەوە ئەکرێ مەسەلەن جیاوازی یعنی لای من جیاوازی نیە وەکو ڕۆژنامە نووس وەکو شەخص وەکو مرۆڤ وەکو کورد بەڵام باس لەوە ئەکرێکە لە سنووری کە پێڵێن زۆنی زەرد کە ئیشێگەکرێت مەسەلەن ئەو ڕێگەی شێخانەوانەیە بە چەند ڕۆژ تەواو بوو مەسەلەن لە سماقۆڵی هەورازە نەوتە لە هەولێر پێڵێن نەفتە و لێرە پێڵێن نەوتە و مەسەلەن بە پەلەپەل تەواو بوو ڕێ سماقۆڵی بەڵامەوە تا پرۆژەیەک لە مەسەلەن لە سنووری سلێمانی کوت تەواو نابێ و تەواو نابێ خەڵک ئەو سەرنجە هەیە ئەمە لە ئەسنای چی دروست بووە لە دەست و پێسپی ئیجێشێتی لە ئیدارەداندا لەبەرەوە یەکێتی نایەوە تەمویل بکاوکو هەندێک زۆر بازاڕی تر ئەیڵێن مەسەلەن یان بەڕاستی ئەو فەرق و جیاوازیە گەورەیە کە دروست بە ناو حکومڕانی و ئیستیغلالکردنیەتی نا ڕاستیەک هەیە ئەبێ بێم وایە لای بینەرانی خۆشەویست و هاوڵاتیانی کوردستانیش ڕوونە بابەتی داهاتی ناوخۆ بابەتێکە کە لە سنووری دهۆک و هەولێر ڕێژەی داهاتی ناوخۆ ئاڵوگۆڕی بازرگانی کۆکردنەوەی باز و دەرامەت یەجگار زیاترە و بەراورد ناکرێت بە پارێزگای سلێمانی بەنمونە لە سنووری پارێزگای دهۆک گومرجی ئیبراهیم خەلیلمان هەیە کە خۆتان نەزانن شادەماری ئابووری هەرێمی کوردستان و بەشێکی عێراقیشە کە ئاڵوگۆڕی بازرگانی و داهاتێکی یەجگار زۆری هەیە کە ئەتوانم بڵێم دوو بە تەنها لە دەواازەی ئیبراهیم خەلیل دوو بەرابەری داهاتی هەموو دەواازەکانی تری کوردستانە وێڕای ئەوەی لە ڕێگای سێمێلکان ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانیشەیە ئەو عفو لەگەڵ دەوڵەتی سووریاشەیە ئەمە وای کردووە کە داهاتێکی زۆرتر لە سنووری پارێزگای دهۆکی خۆشەویست دەستە بەربێ بۆ پارێزگای هەولێر پایتەختی خۆشەویستی هەرێمی کوردستانە زۆرینەی کۆمپانیا گەورەکان لێرە کۆبوونێتەوە زۆرینەی باز و دەرامەت لە هەولێر کۆ ئەکرێتەوە وێڕای ئەوەی کەوا دەواازەی گرنگی استراتیژی حاجی ئۆمەرانیش هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئێستا دەواازەی زێتێش هەیە کە لە سنووری قەزای مێرگەسۆرە لەگەڵ تورکیا کەواتە لە سنووری پارێزگای هەولێر لەگەڵ دوو وڵات ئاڵوگۆڕی بازرگانی ئەکرێ وێڕای داهاتی ناوخۆ لە سنووری پارێزگای دهۆک لەگەڵ دوو وڵاتی جیاواز ئاڵوگۆڕی بازرەکرێ ئەمە وای کردووە داهاتێکی زۆر بۆ داهاتی ناوخۆ زیاتر ئەتوان بڵێم چەند قات لەم سنوورە زیاتر بێ وێڕای ئەوەی کە زۆرینەی کۆمپانیا زەبەلاحەکان لە هەولێرن و باج و دەرامەتی ناوخۆ لە هەولێر زیاتر بە حکمی ئەوەی پایتەختە زیاتر جموجۆڵ و ئاڵوگۆڕی بازرگانی تێدا زیاتر داهاتیەوە سەرڕای ئەوەی زۆرینەی وەبەرهێنانی بواری نەوت لە سنووری پارێزگای هەولێر و سلێمانیە ئەمە حقیقەتێکە عفو لە سنووری پارێزگای هەولێر و دهۆکە بۆیە بە هیچ شێوەیەک داهاتی ناوخۆ ناتوانانی بەراوردی داهاتی ناوخۆ لە نێوان پارێزگای هەولێر و دهۆک لەگەڵ سلێمانی بکەیت سلێمانی ئەوەی کە هەیەی ئاڵوگۆڕی بازرگانیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەویش لە سنوورێکی دیاریکراوە و داهاتەکەشی لە ڕێگای سایتی شەفافیت ئەخرێتە ڕوو بێگومان بۆیە زۆرینەی هەرە زۆری مانگەکان کە ئێمە بە حکمی ئەوەی پێشووتریش لە پەرلەمانی کوردستان بووینە و بەدوادا چونمان کردووە بە بەردەوام لە سنووری پارێزگای سلێمانی کورتی هێنان هەبووە بەداخەوە بێ ینی کورتی هێنان هەبووە لە تەمویلی ناوخۆ بۆ موچە بۆ پرۆژەکانی خزمەتگوزاری بۆ با بڵێن بابەتی بەڕێوەچوونی دام و دەستگاکانی حکوومەت ئەوەی کە خەلە لە من دیسان دێمەوە سەر ئەوەی 13 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژه یاسایی بودجەی نییە بەڕێزکاک لوقمان يعني بروجاسي بودجەت عدالەتی لە پرۆژەی یەکێتی دارایی دروست بێ بەڵێ بێگومان لەو پرۆژەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشکەشی کردووە ئێمە داواکەین لە پەرلەمانی کوردستان ساڵانە بودجەی هەرێمی کوردستان پەسەند بکرێ داهات لەسەر بنەمای ژمارەی دانیشتوانە لەسەر ئەساسی وێرانبوونی زیاتری شار و شارۆچکەکانە لە سەردەمی ڕژێمی ڕابردوو یاخود لەسەر ئەساسی زۆرینەی پێداویستی خزمەتگوزاریە ئەبێ داهات بە عەدالەت دابش بکرێ لە هیچ حکوومەتێکی دنیادا نەبووە شارێک
داهاتی هەبێ پرۆژە بکە داهاتی نەبێ پرۆژە نەکە ئەگەر ئێمە سیر بکەین من لە کەناڵێکی تریش ئەم نمونەم هێنایەوە تۆ سەیری عێراق بکە ململانەی لە نێوان شیعە و سوننە لە لوتکەدایە شیعە و سوننە لە لوتکەدایە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە لە ساڵانی ڕابردوو گوێبیستی ئەوە نەبووین پارێزگای بەسڕە کە بەندەری قەسری هەیە کە زۆرینەی وەبەرهێنانی نەوت لە پارێزگای بەسڕە ئەکرێ بڵێ من ڕازی نابم پارە بنێرم بۆ پارێزگای مووسڵ لەبەرەوەی دەواازەی سنووری نییە لەبەرەوەی نەوتی نییە گوێبیستی ئەوە نەبووینە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوویدایە لە ڕابردوو ئێمە ئەمانەوێت ئەم بابەتە کۆتایی بێ ئێمە سەرنجمان لەسەر ئەم شێوازە هەبووە بۆی ئەمانەوێت داهات سەرچاوەکەی هەرچیەک بێ لە هەر کوێ بێ لێک خەزێنە کۆ بکرێتەوە لە چوارچێوەی پرۆژەیاسەی بودجە بە یەکسانی دابش بکرێت بەسەر تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان ئەگەر نا ئێمە بەقەد ئەرز و ئاسمان دڵمان بەوە خۆشە کە پرۆژە لە دزاخۆی خۆشەویست لە سۆرانی ئازیز لە هەولێری پایتەختی خۆشەویستی هەرێمی کوردستانەکرێت لە هەموو شار و شارۆچکەکانەکرێت بەڵام بە هەمان مەسافە ئەبێ گەرمیان و هەڵەبجەی شەهید و کاک لوقمان پەڕینی ئەمڕۆ 2000 ڕوونکردنەوە لەسەرەوە درا على ئەساس لەسەر 48 ملیارەکەی سلێمانی پەچیەوە کەوتە کە 120 ملیار دینار بۆ بەغدا بنێرێ مەسەرەن کەناڵێکی وتیان لەسەر چاوێکی نزیک لە حکوومەتەوە سلێمانی ئامادەنیە 48 ملیارەکە بنێرە سلێمانیش وتی لە سەر چاوەیەکەوە 48 ملیارەکە ئامادەیە پێت وایە ینی باقی ناوەندی هەرێم لە سلێمانی ئەرقەلە بۆ ئەوە دروست بکات یان ئەویش جۆرێکە لە دنەدانی خەڵک ئەزانی ئێمە من پێم وایە بابەتی موچە نابێ ئێمە جارێکی تر بین وردی بکەینەوە لەسەرەوەی ئایا سلێمانی ئامادە نییە من پێم وایە من جۆبیستی ئەوە بووم ڕاگەندراوێک بووم کە پارەکە ئامادەیە هەم لە سلێمانی ئامادەیە هەم لە هەولێر ئامادەیە نازانم بۆ نەنێردراوە بەڵام هەر کەناڵێکی ئەعلامی بێ لە هەلومەرجی ئێستا بن پێم وایە دەبێت بەو پەڕی مەسئولیەتەوە مامەڵە لەگەڵەوە بکات چونکە ئەمە بابەتی موچە بابەتێکە بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان ینی لەم ساڵدا ئازار و مەینەتیەکی یەجگار زۆریان بینی یعنی و هەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کاتوانم بڵێم ئێمە هەموو هێزە سیاسەکان قەرزداری ئەو خۆڕاگریە و ئەو تەحملە زۆرەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بوو کە لە دۆخێکی یەجگار خراپدا بوون بۆیە هەر کەناڵێکی ئەعلامی کە ئەگەر ئەم بابەتانە زەق کاتەوە من پێم وایە ئەمە بابەتێکە کە ینی بابەتێکی خەتەرناکە لە هەلومەرجی ئێستادا نابێ تەرویز بۆ ئەم بابەتە بکرێت چونکە سلێمانی ڕایگەیاندووە کە هەموو کاتێک ئامادەیە ئەوەی کە ئەکەوێتە سەرشانی لە بابەتی کۆکردنەوەی داهاتی ناوخۆ بۆ ڕادستکردنی ئەو بڕێک کە موچەخۆرانی هەرێمی کوردستانی لێبێت من پێم وایە ئامادەیە ئەم بابەتە حەق نییە زۆر زەق بکرێتەوە باشە کەواتە ئێوە لە سوورن لەسەر هەوڵەکان و لەسەر بەردەوامیدان بۆ پێکێنانی حکوومەتێکی خزمەتگوزار بێ حکوومەتێکی سەرتاسەری بێ حکوومەتێک بێت کە بەڕاستی هاوڵاتی وەکو چۆن وتت لە زاخۆ ئەگەر خزمەتێکە بێ لە گەرمیانی شەبێەوە لە هەولێر هەبێ لە سلێمانی شەبێ لە دهۆکە بێ لە هەڵەبجە شەبێ لەسەر ئەوە سوورن و هیچ سازشێک یان هیچ پاشەکشەیەک لەو بارەیەکرێت نابێگومان ئەوەی کە ئێمە ئەڵین ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیمە بەشێکەلەوە ئەبێ حکوومەتی تەواوی هاوڵاتیان بێ ئێمە خۆمان بە بەرپرسە زانین لە هاوڵاتیەک ئەگەر لە دهۆکی خۆشەویست بێ یا لە گەرمیان و لە ڕاپەڕین و لە هەڵەبجە بێت باش یەکێتی ئێستا لە ناو بانگەشە ئێستا بانگەشەکە گەرم و گوڕ نەبووە بەڵام وەکو کۆمیسیۆن فەرمیان دەستی پێکردووە لە سەرتاش باسمان کرد جابە دوو جملە دەست پێ بکەم دوو ڕستە مەسەلەن لە منتیقەی هەولێر و باڵەکاتی و ئەوانە دەڵێ بەعاقڵ چت وێ بجێڕیەوە وانە لێرەش مەسەلەن هیچی لە هەگبەکەیدایە ئێستا هێچێتی ئەگەر بە شێوەزاری منتیقەی باڵەکات بڵێ چی وێ تالۆ خەڵکی بجێڕیتەوە مەسەلەن لە پرسە نەتەوایەتەکان لە پرسی حکومڕانی لە پرسی چارەسەری موچە لە بەغدا وەختێک کە جەنابەت لە سەرەتاوە گوتت ئێمە لە سەرۆک باڵیشتی نیشتیمانی کوردستان کە لەسەر ڕێزکە و ڕێبازی سەرۆک مام جەلالن بەغدا عمقی استراتیژی و قوڵای استراتیژی چارەسەرکردنی کێشەکانە کەواتە لە هەگبەکەتان چی تێدایە تا بۆ خەڵکی بجێڕنەوە بڵێن ئەگەر ئێوە دەنگمان پێ بدەن ئێمە ئەتوانین ئەوە زیاترتان بۆ بکەین بەڵێ ئەم هەڵبژارنە ڕوونە بۆ پەرلەمانی عێراقا و بۆ داکۆچکردنە لە مافە
کانی خەڵکی کوردستان من پێم وایە نەک لە هەک بەماندایە و ساڵانی ڕابردوو شاهیدی ئەوە ئەدا و کۆمەڵانی خەڵکی کوردستان شاهیدی ئەوەمان بۆ ئەدەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ئەو دەنگە دلێرە بووە کە داوای چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستانی لە بەغدا کردووە. ئەو هێزە لەشکان نەهاتەوە بووە یەکێتی نیشتیمانی کوردستان کە پشتەستور بە کۆمەڵانی خەڵکی کوردستان داوای کردووە کە ئێمە ڕۆ و بەغدا بین بۆ چارەسەرکردنی کێشە دارایی و کێشە سیاسیەکانمان. یەکێتی هەمیشە هەوڵی داوە سنگ و هەیبەتی هەرێمی کوردستان بەوە بپارێزێ کە کۆمەڵانی خەڵکی کوردستان کێشە داراییەکانیان چارەسەر بکرێ لە ڕێگای بەدەستێنانی مافە دەستوریەکانمان لە چوارچێوەی دەستوری عێراقدا. بۆیە هیچ هێزێکی سیاسی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ناتوانێت مزایەدە بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستاندا بکە. ئێمە دوای ئەوەی ئابووری سربەخۆی هەرێمی کوردستان شکستی هێنا کە لە کاتی جارڕدانی ئابووری سربەخۆش ئێمە تێڕوانینمان وابوو کە ئێمە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای سۆمەوە هەناردە بکەین لەگەڵ بەغدا ڕێک بکەین ڕێگای دروستەکەیە بۆی سەرەتایەکی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانمان دەستەبەر بکەین بۆی ئارامی و ئۆقرەیی و ئاسوودەیی و سەقامگیری بۆ بازاڕ و کار و کاسبی هاوڵاتیان دەستەبەر بکەین بەغدا ڕێگا دروستەکەیە. یەکێتی ڕاستە دژایەتی کرا ڕاستە تۆمەتی ئاراستەکرا بەڵام یەکێتی کۆڵی نەدا سازشی نەکرد تا دوای لە ساڵی 2021ەوە بە دیاریکراوی کاتێک قوبات تاڵەبانی سەرۆکایەتی شاندی هەرێمی کوردستانی کرد لەگەڵ لایەنە عێراقیەکان کۆبەوە دوای گەڕانەوەی ئەم حەقیقەتەمان بۆ دەرکەوت و ڕایگەیان کە ئێمە هیچ دەرچەیەکی ترمان نییە جگە لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا و قازانجی خەڵکی کوردستان لەوەدایە کە ئێمە لەگەڵ بەغدا ڕێکەوین بۆ ئەوی بتوانین شایستە دارایەکانی هەرێمی کوردستان دەستەبەر بکەین. بینیتان دوای 21 بۆ ئێرە دوای ئەم 4 ساڵە کە هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی بە قۆناغێکی سەختی داراییدا تێپەڕین دوجار لە کۆبوونەوەی هاوبەش مە هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی سەرۆ بافڵ جارێکی تر تاکیدی لەسەر ئەوە کردەوە کە یەکێتی مکوڕە و سوورە لەسەرەوەی کە قوڵایی استراتیجی هەرێمی کوردستان بەغدایە. ئێمە هیچ دەرچەیەکی ترمان نییە بێ لەگەڵ بەغدا ڕێکەوین شەڕی مافە دەستوریەکانمان بکەین نەک سازش بکەین. دوجار خۆشبەختانە سەرۆکایەتی شاندی کوردستانی کرد لە بەغدا دەرچە و دەواازەی ڕێکەوتن لەگەڵ بەغدا لەسەر دەستی سەرۆک بافڵ کرایەوە ئەمە حەقیقەتێکە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەزانن دوجار خۆشبەختانە بە هیمەتی هەموو لایەک دوجار ڕێکەوتنەکە کراو نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای سۆمەوە هەناردەی دەرەوە کراو و ئومێدەکەین ئەمە سەقامگیریەکی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان دەستەبەر بکات. بۆیە ئێمە لەم هەڵبژاردنەی پەرلەمانی عێراق تاکی دەکەینەوە هاوڵاتیانی خەڵکی کوردستان متمانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن بۆ ئەوەی زەمانەتی ژیانێکی شایستە و خۆشگوزەرانیان بۆ بکرێ زەمانەتی بەردەوامبوونی موچە و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بکرێ زەمانەتی زیاتر ئاوردانەوە لە ئاوەدانکردنەوە و گەیاندنی پرۆژەی خزمەتگوزاریەکرێ ئەمەت بەتەنها و بەتەنها لە ڕێگەی ئەو بەرنمەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی خستۆتە ڕوو. ئەمە باز هەر لەو ئەمە بابەتێکە ئەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ڕووداوەکانی بەداخەوە 16 ئۆکتۆبەر کە دۆخێکی تایبەت بەسەر کەرکووک داهات ئەمەش حەقیقەتێکە کە لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هاوڵاتیانی خۆشەویستی کەرکووک جارشتر کەرکووک و ئیدارەی کەرکووک گەڕایەوە باوەشی خەڵکی کوردستان و کە ئێستا پارێزگارێکی ئازا و خۆبەخش و دلێر حکومڕانی کەرکووکەکە کە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە سایی ئەم بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ کەرکووک ئێستا ئاستی پرۆژەی خزمەتگوزاری و خۆشگوزەرانی و سەقامگیری ئەمنی و ئەمان لە کەرکووک لە ئاستێکی بەرزدایە. بۆیە ئێمە لەگەڵ ئەم دروشتوانەماندا ڕازگۆین کە ئێمە دەنجی دلێر و ڕاستەقینەی خەڵکی کوردستانین هێزی لەشکان نەهاتووی کۆمەڵانی خەڵکین و سەنجی ڕاستەقینەی دەنجی دەنگدەرانی خەڵکی کوردستانە بین بۆیە داواکەین کە هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان دەنگ بە لیستی 222 یەکێتی لە شوێنێک کە حکومڕانیتان بەرنامەکەی نیشتیمانی کوردستان زمافەکانمان زەمانەت درەبێت. لە شوێنێکدا کە باڵانسی حکومڕانی لای ئێوە بوو بێ
توانیوتانە نیشانی بدەن کە دەست و پێسپینین و خزمەت گوزاری خەڵکن مەسەلەن کە نمونەت بە کەرکووکێنایەوە؟ وڵا ئەمە من پێم وایە ئەمە ینی بابەتێکە ڕوونە لای هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان. دیسان من تەکی دەکەمەوە ینی لە دوای پرۆسەی ئازادی عێراق لە ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامزەلالەوە بگرە کە ڕۆڵێکی یەجگار گەورە و میحوەری هەبوو لە نووسینەوەی دەستوری عێراق و ئەو زەمانەی کە سەرۆک مامزەلال سەرۆکایەتی کۆماری عێراقی ئەکرد و سەمامی جگەلەوەی کە سەمامی ئەمانی عێراق بوو بۆ هەرێمی کوردستانیش لوتکەی خۆشگوزەرانی و ئارامی و سەقامگیری بوو لە هەرێمی کوردستان. ئێمە لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لەسەر هەمان ڕێچکە و ڕێبازی سەرۆک مامزەلال ئەڕۆین بۆ ئەوی بتوانین ژیانێکی شایستەتر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستەبەر بکەین. ئەو ئەزانم جەنابەت ئەرکێکی حەزبیشت هەیە لەو بانگەشەی هەڵبژاردنەوە مەسەلەن ڤیدیۆکانت دەبینم ماڵ و ماڵ دەکەی لە مەنتیقەی هەولێر و ئەوانە خەڵک چی دەڵێت مەسەلەن چ داواکاریەکیان لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کاک لوقمان؟ داوای شەقامی هەرێمی کوردستان، کۆمەڵانی خەڵکی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان، بازرگان و کاسبکارانی هەرێمی کوردستان ئەوەیە تەئیدی ئەم بەرنامە و ئەم ڕێگا و ڕێبازە ئەکەن کێشێتی نیشتیمانی کوردستان هەڵی گرتووە بەوەی کەوە قوڵایی استراتیجی هەرێمی کوردستان بەغدا ئەبێ لەگەڵ بەغدا کێشەکانمان چارەسەر بکەن. خەڵک دڵی بەوە خۆشە بۆ هەرێمی کوردستانیش دیسان کۆمەڵانی خەڵکی کوردستان تەئیدی ئەوە ئەکەن کەوە ئەبێ هاوسەنجی لە شەراکەتدا و دادپەروەری لە دابەشکردنی داهاتدا لە هەرێمی کوردستان دەستەبەر بکرێت. بەدەنگەوە هاتن هەیە بۆ هەڵمەتی بانگەشەکە هەرچەند هێشتا گەرم نەبووە، ینی بەدەنگەوە کە هاتنی خەڵکی خەڵکنی ئەوەی ئێمە تێبینی ئەەکەین لە ڕاستیدا خەڵکی کوردستان قۆناغێکی سەختی ئابووری و دارایی بەڕێ کرد، چونکە بابەتەکە هەر بابەتی موچەی موچەخۆران نییە، چونکە کاتێک کە پارەنێت زم و زۆڵی بازرگانیش لە بازاڕەوەستێ بۆیە کار و کەسابەتی هاوڵاتیانیشی وەستاند بوو. بۆیە ئەمە ینی خەڵک بێتاقەت بووە لە ڕاستیدا، بەڵام ئەوەی کە ئێمە تێبینی ئەەکەین ئەمە 2000 هەڵبژاردنە و ئەم هەڵبژاردنە بۆ عێراقا و ئەمە بۆ زەمانەتکردنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانە. بۆیە ئاستی بەشداری و بەدەنگەوە هاتنی کۆمەڵانی خەڵکی کوردستان تا ڕادەیەک باشە. من پێم وایە لە نەتیجەی ڕۆژانی داهاتوو کە خۆشتا ئاماژەت پێدا هەڵمەڵی هەڵبژاردن گەرم و گورتر ئەبێ و خەڵک تێگەیشتوێ لەوەی کەوە ئێمە ئەگەر لە بەغدا یەکریز بین لەگەڵ هێزە سیاسیەکان بەیەکەوە بین و یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی قووەت و تا خاوەنی قووەت و هێزی زیاتر بێ زیاتر دەستەبەری مافەکانی پێتوانێت زەرور بێ کاک لوقمان. بەڵێ عەفو، ینی بۆ داهات و هەر ئەوە نەبێت شاندێک ڕۆی بۆ موچە و شاندێک ڕۆی بۆ داهاتی نانەوتی و حەلی کرد حەلی نەکرد خەڵک دەستی لەسەر دڵی بێ و 10,000 سەرفکە و 25 سەرفکە نابێ هەم یەکێتی هەم پارتی خەم خۆرانەتر یان لە هەکبەی ئێوەدا یان لە بەرنامەی ئێوەدا ئەوەی تێدا کە بتوانن پلانێکی تۆکمە هەبێ بەڕێکەوت بەو شێوێ بستنە ناو حکومەت، نەک خەڵک بڵێ کاکە وەزیر چی دەکات لەمەوە کە من معاشم پێ نییە. بەڵێ ئێمە چۆن لە ڕابردوو بۆ داهاتوش بەڵێن بە خەڵکی کوردستانە دەین ئێمە لە بەغدا کوردایەتی ئەەکەین، کوردستانی بوونەکەی، هەوڵە دەین دەستی ئاشتی و برایەتی بۆ تەواوی هێزە سیاسیەکان درێژ بکەین بۆ ئەوی بێکەوە سەنگەرێکی بەهێز دروستکەین بۆ داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان. چونکە ڕاستی حەقیقەتی مێژووی ئەو ڕاستی سەلماندووە لە ڕابردوودا کاتێ ئێمە یەک ریز و تەباین، کاتێ هێزە سیاسیەکان یەک ریز و تەبان لە پێش هەمویانەوە یەکێتی و پارتی بەیەکەوە بن لە بەغدا دەستەبەری و زەمانەتی مافە دەستوریەکانی مە زیاتر کرایە و زیاتر توانیتمان ئارامی و سەقامگیری هەم بۆ هەرێمی کوردستان لە ڕووی دارایی هەم لە ڕووی سیاسی شەوە دەستەبەر بکەین. بۆ یەک چۆن لە ڕابردوو داهێشێتی هەمیشە پێشڕەوایەتی یەکریزی کردووە لە بەغدا بە هەمان نەفەس ئێمە لەم هەڵبژاردنە دەینە مەیدان و تەئکید دەکەینەوە. بۆیە گرینگە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان متمانە بەخشن بە یەکێتی نیشتیمانی کوردستان، چونکە ئێمە سەنگەری داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان لە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک سۆڵ ناکەین و ئەم سەنگەری ئێمە سەنگەری بەهێزی لەشکان نهاتووە بە پشتیوانی دەنگدەران، بە پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان، بە پشتیوانی خۆی گەورە.
ئینشاء الله بەڵام کاک لوقمان ئەمان ئەو دید و تەڕوانینێک کێچێتی و پارتی چەندین دانیشتن و مەسەلەن دانوستانی تەکنیکیان لەسەر کرد لەسەر وەرەقەیەکی هاوبەش بۆ دیدگای هاوبەشی حکومڕانی ضرور نییە ئەگەر لە حکوومەتی داهاتوی عراقدا ئەو دیدگا هاوبەشش لانی کەم دیدگای کورد لەناو حکوومەتەدا جێگەی بکرێتەوە لەسەر پرسە استراتیجیەکانی وەک مادەی 140 وەکو موچە وەکو نەوت و غاز وەکو مەسەلەی پێشمەرگە. ئەزانی مامۆستا زانە ئێمە کە ئەڵێن ئەبێ شەراکەتێکی حەقیقی لە هەرێمی کوردستاندا هەبێ ئێمە ئەڵێن ئەبێ ئێمە شەریک بووین لە کۆی جومگە هەستیاریەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەمە بێگومان بۆ بەغداش ڕنگدانەوەی ڕاستەوخۆیە بێت بۆیە ئێمە مکوڕین لەسەر ئەوە بەڵێ ئێمە بەرنامەمان هەیە بۆی ئەبێ بۆ کاتێک کە ئێمە لە کۆی جومگە هەستیارەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان شەراکەتی حەقیقیمان پێڕەو کرد بڕیارەکان بڕیاری ئیجماعی بوون بڕیاری هاوبەش بوون ئەمە ڕنگدانەوەی لەسەر شەراکەتمان لە بەغدا نوێنەرایەتیکردن لە بەغدا دەستەبەرکردنی مافەکانمان لە بەغداشە بێت. ئەتوانرێت ئەگەر دیدگایکی هاوبەش هەبێ لەگەڵ لایەنەکانی دیکە ئەوانەی کورسی بێنن ئەتوانرێت بەشێک لەو کێشانە چارەسەر بکرێ یعنی ئەوە نییە بڵین هەموو شتێک تونتون لە دەستی بەغدادا گیر بووە. مەبەستم کە بەغدا لەبەرەوە بە خۆی بەرنامەکەی خۆم بەڵێ ئێمە خۆی بەرنامەکەمان وایە بۆیە ئێمە خەباتی بۆەکەین و تاکی دەکەینەوە ئەبێ لە بەغدا بە یەک دەنجی کورد بپارێزین بە یەک دەست بە یەک دەنگ داوای جێبەجێکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و وەزێ ئیقرارکردنی شایستە داراییەکانمان بکەینەوە بێگومان خۆتان نەزانن دوای پەرلەمانی داهاتوی عراق هەڵبژاردن نەکرێ حکوومەتێکی تازە پێک دێ ئێمە لەگەڵەوەینە کە لەگەڵ کۆی هێزە سیاسیەکان براوەکانی هەرێمی کوردستان لە بەغدا سنگ بەیەک دەنگ لە یەک سەنگەر داکۆچی بکەین لە مافە دەستوریەکانمان و لەگەڵ حکوومەتی ئایندەی عراق ڕێکەوتنیەکی گشتگیر بکەین بۆ ئەوەی کە خۆت ئاماژەت پێدا ڕۆژێک وەفدێک سی و ئەمڕۆ هەواڵی خۆش و ئێستاوای لاتوە گەرمترین خەبەر و هەواڵ لە هەرێمی کوردستان هەواڵی پێدانی موچەیە کە ئەمە مافێکی سەرەتایی موچە خۆرانی هەرێمی کوردستانە کابێ حکوومەت موچەیان بۆ دابین بکە ئێمە لەگەڵەوەین ئەم بابەتە ئەبێ بە بنەبڕ بکرێ و ڕێکەوتنیەکی گشتگیری مەودا درێژ بکرێ بۆی ئێمە هەرێمی کوردستان لەم بابەتە ڕزگاری بڵێ ئەگەر دوا پەیام و دوا سەرنجی بەڕێز کاک لوقمان وەردی وەربگرم وڵا دوا پەیاممان دیسان پەیوەندیدارە بە بەرنامە و تێڕوانین یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئایندە ئێمە تاکی دەکەینەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دڵنیاییان دەنێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ گەیاندنی دەنجی خەڵکی کوردستان بە بەغدا بۆ جێگیرکردنی مافەکانمان بۆ بەدەستێنانی مافە دەستورەکانمان دەنجی دلێر و ڕاستەقینە ئەبین و هێزی لەشکان نهاتووی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز لوقمان وەردی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.